بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان قسە لەسەر ئەو سزانوێنە دەکەین کە ئەمریکا بەسەر ئێرانیدا سەپاندووە دیارە دوای زیاتر لە 6 مانگ لە جەنگ و بەکارهێنانی بژاردەی سەربازی ئەمریکا گەڕاوەتەوە قۆناغی پێش جەنگ و بڕیاری داوە کۆمەڵێک سزای نوێ بەسەر ئێراندا بسەپێنێ کە دوێنێ وەزارەتی خەزینەی ئەمریکا ڕایگەیاند کە سزای سەپاندنەوە بەسەر زیاتر لە 7 لایەن و کەسایەتی و هەروە کەشتی کە بازرگانی هەروە پرسی فرۆشینەوت پەیوەندی فرۆشینەوتیان لەگەڵ ئێران هەیە و لە بڕیارەکە ئەمریکا باسی لەوە کردووە کە دەبێ وڵاتان پەیوەندی ئابووریش لەگەڵ ئێران بپەچڕێنن بەڵام تا ئێستا دیاری ئایا وڵاتانی جیهان هەمویان پابەندە بن یاخودنا ئێمە قسە لەسەرەوە دەکەین گەڕانەوە بۆ و سزای ئابووریانە هۆکارەکەی چییە ئایا دانەوێت پشەوی لە ناوخۆی ئێران دروست بکەن یاخود دۆناڵد ترامپ وەکو دەواازەیەک لی دەڕوانێ بۆ ئێران بگەڕێتەوە سەر مێزی دانووساندن و ئایا ئەم سزایانە کاریگەریان دەبێت یاخود ترامپ دەیەوێت ڕێکەوتنێ بکات تاوەکو مانگی 11 کە هەڵبژاردننی ئەمریکا بەڕێوەیە لێکەوتێ و سزایانە چی دەبێت و ئێران چۆن مامەڵەی لەگەڵدا دەکات ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد سەرۆکی ناوەندی دەستپێشخەری سیاسی کوردستان قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە لەندەنەوە لەگەڵمانە کاکتۆر بەخێربێن سوپاسیان بەدەبوون دەکەین ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزانین لەسەر و سزا ئابووریانەی کە ئەمریکا دووبارە بەسەر ئێراندا سەپاندوویەتی دیارە لە ماوەی ڕابردوو ماوەی 7 ساڵی ڕابردوو ئێران زیاتر لە 4000 سزای خراوەتە سەر لایەن ئەمریکاوە پێ دوایە هۆکاریم گەڕانەوە بۆ سزاکان چیە سزای ئابووری دەلالەتە لەوەی کە لە ڕووی سەربازیەوە نەتوانرا گۆڕانکاری لە ئێران بکرێ شکست بە ئێران بهێنرێ بەناوی خوای بەخشندە میێرەبان زۆر سپاس بۆ تۆ کە حەکیم بۆ بینێرانی کەناڵی ئاسمانی پەیام ئەلبەتە ئەم سزا ئابووریانی کە وڵاتی گرتوەکانی ئەمریکا ڕایگەیاندوون لە وەزیری خەزانەی وڵاتی گرتوەکانی ئەمریکا بەرامبەر بە ئێران پێم وایە ئەمە بەردەوامی جەنگە بە میکانیزمی کۆن بە میکانیزمە کۆنەکەی کە برێتە لە گوشاری ئابووری و گوشاری دارایی ئەمەژە چوارچێوەی سیاسەتی مەرکزیمان پرێشەوە تا ئەو پەڕی فشار وڵاتی گرتوەکانی ئەمریکا نەیشاردوتەوە کە بەردەوام دەبێت لە فشارەکان بۆ سەیرانان تا ئەو کاتێک کە ئامانجەکانی خۆی بەدیدێ ئەلبەتە لە ماوەکانی ڕابردوو بینیمان لە دوای مانگی دووەوە ساڵی پارێژەش جەنگی 12 ڕۆژە وڵاتی گرتوەکانی ئەمریکا بۆی دەرکەوت کە بە جەنگی ڕوبەڕووبوونەوە بە فشاری سەربازی بە موشەکبارانکردن بە ئەو شێوازەی کە کردێ بەر لە ماوەکانی ڕابردوودا نەیتوانی سەرکەوتن ڕاگەیەنی وڵاتی گرتوەکانی ئەمریکا ئێستا بە دوای ئەوەدایە چۆن سەرکەوتن ڕابگەێنێ کە نەیتوانی ئەم سەرکەوتنە ڕابگەێنێ پێویستەکە بەردەوامی بدات بە ئەم ململانیە تاکو بە هەموو ژیان بڵێ من سەرڕای ئەوەی ناتوانم سەرکەوتن بەدەست بێنم بەڵام بەردەوام دەبم لە ململانیەکەم لەگەڵ ئێراندا ئەوش لە ڕێگەی میکانیزمێکی کۆن کە بریتە لە فشاری ئابووری قسەکە ئەوەیە ئایا ئەم فشارە ئابووری کە فشارە ئابووری دارایی کە ئێستا ئەمریکا دیسانەوە زیاتر بۆ سەر ئێرانی ناردووە کاریگەری دەبێت لەسەر ئێران بێگومان کاریگەری دەبێت لەسەر ئێران کاریگەری دەبێت لەسەرەوەی کە ئێران گۆشەگیری بکە بێگومان کاریگەری دەبێت لەسەر ئێران کە گۆشەگیری بکە ئایا فشارە داراییەکانی ناوخۆ لە دەستدانی بەهای تومەنی ئێرانی وا دەکات کە بژێوی ژیانی هاوڵاتیان لە ئێراندا بکەوێتە مەترسیەوە بەڵێ بەڵام ئەمە شتێکی نوێنێ بۆ ئێرانەکان ئەمان لە دوای ساڵی 1970 هەتاوەکو ئێستا 150 لەگەڵ فشاری ئابووریدا نەرم کردووە بەواتایەکی تر سەرڕای ئەوەی کەوا وڵاتی گرتوەکانی ئەمریکا بەردەوام فشاری ئابووری خستۆتە سەر ئێرانەکان قۆناغ بە قۆناغ لەگەڵ ئەو فشارانەی وڵاتی گرتوەکانی ئەمریکا هاتوونەتەوە نەڕووخاون ئایا ئەمان دەبێت هۆی ڕوخانی ئێران پێم وایە نەخێر نابێت هۆی ڕوخانی ئێران و نابێت هۆی ئەوەی کەوا ئێران سیستمە سیاسیەکەی هەرز بێنێ و کۆمەڵە خەڵکی تر بیان شوێنی بگرنەوە هەرچەندە پزیشکیان لە وتارەکانی چەند ڕۆژی ڕابردوودا ئاماژەی بەبوونی فشارێکی گەورە کردو لەسەر ئێران لەسەر ژیانی هاوڵاتیان لەسەر ئابووریەکە لەسەر دارایەکە لەسەر بواری وزە و بنزین و پێداویستەکانی ناوخۆی ئێرانەوە
بەڵام ئەمانە نابنە هۆی گۆڕینی ڕژێم چنج واتە ڕژێمێک بڕوات و ڕژێمێکی شوێنی بگرێتەوە کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە جەنگی کۆتایی مانگی 2 ئەمێ ڕاگەیاند کە گۆڕانکاری دەکەن یان ئەوەتە ئێمە لە ئاسمانەوە دێن و با خەڵکەکە ڕاپەڕێ یا ئەوەتانی ئەم جیلەی نوێی ئەنی چەندین گوتار و چەندین لە دوانی جۆرا و جۆر بۆ ڕوخانی ڕژێم ئێرانی هاتە ئاراوە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بەتایبەتی لەلایەن ترەمپ بەڵام هیچی لە ئەرزی واقعیدا بەرجەستە نەبوو بەوەیەکەوە ئەم سیستمە بگۆڕێت و سیستمێکی تر بێت بەڵام فشار بەسەر ئێران هەیە ئابوووریەکە ئێران زەرەر و زیانێکی زۆری پێکەوتووە بواری سەربازی و موشێکی ئێران زەرەر و زیانێکی زۆری پێکەوتووە ئێران لە بەردەم قەیرانی ئابووری و ئەمنی و چیتیدایە بەڵام هێشتا ئێرانەکان بە پێ وەستان و شەر وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئاکەن بۆیە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بەناچاری گەڕایەوە سەر گەڕایەوە سەر ئەو هەنگاوانەی ئەو میکانیزمانەی کە پێش جەنگی ڕاستەوە خۆ موشک بارانکردن گرتی بۆ بەرامبەر بە ئێران چیمان دەستکەوت ئاڵۆزبوونی زیاتر لە ناوچەکە دروست بەهۆی ئەوەی گەروی هورمز بەهۆی کێشەی وزە گەشەی نەوت بۆ بازارەکانی جیهان کێشەی ناکۆکەکان و قوڵبوونەوە لەگەڵ دەوڵەتانی ناوچەکە موشک بارانکردنی ناوچەکە لان ئێران و ئەوانی تر بۆ سەر ئێران وەتان ئاڵۆزیەکان زیاتر بوون سەرڕای ئەوەی کەوا گەڕاوەتەوە سەر میکانیزمە کۆنەکە کە فشاری ئابووریە باشە کاکتۆر زۆرێکی لە گۆڕانی استراتیژ هەیە بڵین لە ئیدارەی ترامپ زیاتر باز لەوە دەکرێت کە سزای ئابووری وەجەنگی ئابووری زیاتر استراتیژی دێموکراتەکان بوو بۆ ماوەڵەکردن لەگەڵ ئێران بەزەوەی ترامپ پێشتر کات بڵێن زیاتر سەپاندنی سەربازی و ئەو پەڕی فشار گەڕانەوەی بۆ استراتیژی بڵین دێموکراتەکان ئەم فشارە ئابووریانە بێگومان لەوەی کەەوە هاوبەشیەکەیە لە نێوان استراتیژی کۆن و استراتیژی ترامپدا استراتیژی ئەوانی ڕابردوو لەگەڵ ترامپا ترامپ دەستی بر بۆ شتێک کە ئەوی ڕوبەڕووبوونەوەی سەربازی بوو کە ئەوان نان برد خۆی ترامپ چەندین جارەمە ڕاگەاندوو کە ئەوەی ئەو کردوەتی بەرامبەر بە ئێران هیچ سەرۆکێکی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا نەیتوانیوە بیکە لەمەدا ڕازگۆ بووە بەوەی کەوا هەرچی کردە سەر ئێران بەوەی کەوا خۆی واتەنی بنکە ئەتۆمیەکانی ئێرانی بنکە ناوەکیەکانی ئێرانی خاپور کرد و زەرەر و زیانێکی زۆریدا لە ئێران بەڵێ لەمەدا ڕازگۆ بوو بەڵام لەمەیانە کە فشاری ئابووریە هاوشێوەی ئەوانی پێش خۆی بوون ئەوەی کە ترامپ کردی زیاتر گۆڕین بوو لە میکانیزمی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئێران کە ئەو پەڕی فشار کە بریتی بوو لەوەیکەوە ئەو شێوازەی کە ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ ئێرانەکاندا چۆ قۆناغی موشک بارانکردنی یەکتری و تا ئاستێک ترسی بەکارهێنانی چەکی ئۆتۆمبیل هەبوو لای وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا کە دەیویست ئێران بە شێوازە لە شێوازەکان یان فشاری بۆ سەر ئێران دەبەر بۆ شێوازی کە بڵێ دەتانگەڕمەوە بۆ چاخی بەردین لەبەرەوە ترامپ تەنها گۆڕانکاری لە استراتیژەکەی خۆیدا لە تەکتیکی خۆشیدا بریتی بوو لەوەی کەوە دەستی بر بۆ هێزی ڕق کە بریتە لە چەک و جبەخانە بەڵێ کاکتۆر تا چەند ترامپ ئەمە بەکاردێنێ ئەم فشارە ئابووریانە وەکو چەکێک بۆ گەڕانەوەی ئێران بۆ سەر مێزی گفتوگۆ بۆ دەرچوون لە جەنگ ئێستا باز دەوەکە کە ترامپ پێویستی بەوەی کە چیرۆکێک دروستکات چیرۆکی سەرکەوتن تا هەڵبژارنەکانی ئەمریکا نهاتووە جەنگەکە یەکلا بکرێتەوە ئێران بێتەوە سەر مێزی دانوستان سازش بکە ئەزانێت چی ترامپ بە دوای ڕاگەاندنی سەرکەوتن ئاگەرە بەڵام ناوێری ڕایگەیەنێکەوە سەرکەوتوو بووە چونکە بۆ ئەترسێ لەوەی کە لە ساتی ڕاگەاندنی سەرکەوتن بەسەر ئێراندا ئێرانەکان زەربێک بۆشن لە گەروی هورمز زەیا حوسیەکان دەستێک بۆشێنن لە هاوپەیمانەکانی بۆیە لە کاتێکدا کە ترامپ دەوێت سەرکەوتن ڕاگەێنێ ڕاگەاندنەکەی بۆ ترامپ ئاسانە کە هێشتا دانوستانشی لەگەڵ ئێرانە کۆتایی نهاتووە بەڵام لەوە دەترسێ لە ساتی ڕاگەاندنی هەواڵی سەرکەوتن بەسەر ئێران و بردنەوەی لە جەنگی لەگەڵ ئێراندا ئێرانەکان زەخت و فشارێکی زیاترکەن لەسەر ناوچە خۆڕەتی ناوەڕاست و گەروی هورمز بە تایبەتی ئەو کاتە حکایەتەکەی ترامپ کۆتایی دێت و ئەو چیرۆکەی کە دروستی کرد بوو کۆتایی دێت و دەزانن فەیکە دەزانن هەڵباسراوە کە هێشتا ناتوانێت سەرکەوتن ڕاگەێنێ خۆ ترامپ خۆی زۆر باش ئەمە دەزانی کە گرفتی ئەو نەتوانینە لە ڕاگەاندنی سەرکەوتن لەگەڵ ئێرانەکاندا و ئەو دەیەوێت بەم فشارانە ئێرانەکان ڕاکێشە دەمایکە لە تەفسیرەکان لە سیناریۆکان ئەوێت ئێرانەکان بەم فشارانە ڕاکێشێتە سەر
مێزی گفتوگۆ و ئەو شتانەی کە خۆی دەیەوێ بەدەستی بێنێ ڕایگەێنێ بڵاو لەگەڵ ئێرانەکان بەدەستی مێنا بەڵام ئێرانەکان ناتونەتەوە سەر مێزی گفتوگۆ پێم وانە بەمەش بێنەوە سەر مێزی گفتوگۆ ئەگەر بێنەوە سەر مێزی گفتوگۆ ئێرانەکان زۆر لەوە شارەزاترن بتوانن کارتێکی براوە بدەن بەدەستی ترەمپەوە بەر لە هەڵبژاردننی نیوەی ئەمریکا کە لە مانگی 11 ئەنجام دەدرێت بۆ ئێرانەکان کە لە کاتێکدا لە ململانەدان لەگەڵ ئێرانەکاندا لەگەڵ وڵاتی گرتوەکانی ئەمریکادا ئەزانن چۆن کارتەکانی دەستی خوان بەکاربێن هەرچەندە لە هەندێکا سەرکەوتوو نەبوون بەتایبەتی لە ئیدارەدانی مەلەفی نەوەوی مەلەفی ئەتۆمێکیاندا واروەها نایانتوانی ئێران دوورخەنەوە لە شارێکی سەربازی گەورە کامەژێکێکە لە شکستە دیبلۆماسیەکانی ئێران کە نایانتوان لەو ڕێگەیەوە بکەن هەرچەندە دیبلۆماسیەت و خۆی بە کۆمپلیتلی بە تەواوەتی فەشەریان بۆ لە نێوان وڵاتی کوردەکانی ئەمریکا ئێراندا بەڵام ئێرانەکان لەمەدا سەرکەوتوو نەبوو و ئەمریکەکان ئەمیان قۆستەوە بۆی کە ئەوەی کە خۆیان دانوێت بیکەن بەرامبەر بێرانەکان بەڵام لە کۆتاییدا دەرەنجامەکەی ئەوە نەبوو کە وڵاتی کوردەکانی ئەمریکا و ترەمپ دەیەوێت بۆیە پێم وایە هێشتا زۆری ماوە ئەم ململانەی کۆتایی بێ هێشتا زۆری ماوە کە ئێرانەکان یان با بڵێن بڕیار بدەن کە ئێرانەکان ڕووخاون کە سیستمی ئێرانی دەڕووخێ کە ناوخۆ ئێران ڕادەپەڕێت و ئەم سیستمە لە ناودە با سیستمێکی تر دێنن پێم وایە ئەمانە دوورن لەم واقعی کە ئێستا بێ ئەگەر ئەمانە سیناریۆ بوونایە ئەوایە لە کاتی لێدانی وڵاتی گوتۆکانی ئەمریکا بۆ سەر ئێران لەژێر تۆپبارانی وڵاتی گوتۆکانی ئەمریکا و ئیسرائیلدا خەڵک ڕاپەڕی وایە بەڵام پێم وانە ئێستا ئەوانە سیناریۆ بن ئەوانە سیناریۆی پشتڕاستکراوە بن بۆیکەوە ئێرانەکان لە ناوخۆی خودی خۆیان لە ناوخۆی ئێرانەوە سەرڵدانی ڕاپەڕین و گۆڕانکاری لە سیستمی سیاسی وڵاتەدا بێتە بوون. باشە کاکتۆر پێ دوای هێشتاش دەرگای دانوستان دانەخراوە بەتابەت کە دوێنێ سەردانی سوپاسالاری پاکستان عاسم مونیر هەبوو بۆ تاران پێ دوای ئێستا نێوەندگیرەکان و کێ زیاتر خوازیاری ئەوەیە کە گفتوگۆکان دەست پێ بکەنەوە؟ کە حاکم دوو دەوڵەت بەردەوام لەسەر خەتن و سێم دەوڵەتیش ناو بەناو دێتە ناو گفتوگۆکان و لە پشتی پەردەوە یەکەمیان پاکستانە کە بەردەوام لەسەر هێڵە لەگەڵ وڵاتی گرتوەکانی ئەمریکا و لەگەڵ ئێرانیەکاندا و عاسم مونیریش بەشێکە لەو هەوڵانە و قەتەریەکان سەرڕایەوەی کەناکۆکیان لەگەڵ ئێرانەکاندا بەڵام بەردەوام لە خەمیودان کە ناوچەی خۆرڵاتی ناوەڕاست و ململانەکانی ئێران و ئەمریکا نەبێتە هۆی ئەوەی کەوا کاریگەری زۆر نەرێنی زیاتری بۆ سەر ناوچەکی دەوڵەتەکانی بە دەوڵەتی قەتەریشەوە و وڵاتی سێمیش ناو بەناو بریتە لە تورکیا بۆیە ئەمەی عاسم مونیر و ئەوانی تریش کە بەردەوام هەوڵەدەن بۆی کەوا ئێرانیەکان لەگەڵ وڵاتی گرتوەکانی ئەمریکا بگانەوە سەر مێزی گفتوگۆ و بێنەوە سەر ئەو خاڵانەی کە لەسەر ڕێکەوتن وەکو لە تێگەیشتن ئەو لێک تێگەیشتنی کە هەبوو لە 15 خاڵدا چەند مانگی بەر لە ئێستا ئیمزایان کرد بۆیە بەردەوام گفتوگۆ هەیە بەڵام ئێرانیەکان زۆر بەدگومانن زۆر بێ متمانە سازی نییە لە نێوان وڵاتی گرتوەکانی ئەمریکا و ئێراندا بۆی کەوا دەست بە گفتوگۆ بکەنەوە بۆ چونکە وڵاتی گرتوەکانی ئەمریکا هیچ نیازپاکیەکە هیچ مؤشرێک هیچ ئاماژەیەکیان نییە بۆی کەوا بە ئێرانەکان بڵێن متمانەمان پێ بکەن ئەم جارە لەسەر مێزی گفتوگۆ لێتان نادێن ئەم جارە لەسەر مێزی گفتوگۆ هەنگاوێکی دش بەوە ناگرینە بن بۆیە بێمتمانەی لە نێوان وڵاتی گرتوەکانی ئەمریکا و ئێراندا گەیشتە قۆناغێ تەنانەت پاکستانیش و قەتەریش و ناوبەناو تورکیاش نایانتوانیوە ئەو بۆشاییە کەم بکەنەوە نەگنەگەڵن کەم بکەنەوە بۆی کەوا بگەنە سەر مێزی گفتوگۆ بەڵام دوجار دیبلۆماسیەت لە دیوی پشتەوەی ئەم ڕووداوانەوە کاری خۆی دەکا ئیشی خۆی دەکا بۆ ئەوەی کەوا هیچ نەبێ ڕێگای قسەکردنی ئەمانە بۆی کەوا چۆن بتوانن ململانەکان یان چۆن بڕەوە ئاوازەکان نەکاتە ئاسی ڕوبەڕوونەوەیەکی تر ناوچە خۆرڵاتی ناوەڕاستدا. بەڵێ کاکتۆر لە حاڵەتێکدا ئەگەر ئەم گەمارۆ ئابووریانە بێتە هۆی دروستکردنی پێشێوی یاخۆت خۆپیشاندنەکان لە ئێران بەڕێز پێشبینی دەکەی ئێران ئەگەر مەترسی گەورەی لەسەر دروست بێیانی خۆی دەست پێش خەریب کاتەوە بۆ دووبارە شەڕ ئاڵۆزی لە ناوچەکە داخستنەوەی تاوەتی گەروی هورموز هێرش بۆ سەربنکەکانی ئەمریکا ئەگەر بزانێ ئەم سزایانەی ئەم جارە ینی پشێوی لە ناوخۆی وڵاتەکەی دروست دەکات؟ حەکیم خۆی ئەم جەنگەلێک کەوتەی زۆری هەیە و ڕەهەندی زۆری هەیە دەتوانێت لە زۆر زاویەی جیاوازەوە سیر بکرێت
ئەوەی بەڕێزت باسی کرد و سێ زاوێن لە خۆ دەگرێت یەکەمیان ناوخۆی ئێرانە ناوخۆی ئێران بەڵێ شڵەژاوە ناوخۆی ئێران بەڵێ نەئارامی ئابووری بەخۆیەوە دەبینێ بژێوی ژیانی خەڵک زۆر خراپە بەڵام ئەمە ڕەهەندێکی سیاسی بەخۆیەوە نەگرتو واتە تەوژمێک و بزوتنەوەیەکی سیاسی دروست نەبووە بۆ ئەوەیەوە ئەمانە بکاتە ئالەتێک و شتێک بۆیکەوە بەرامبەر بە نظامی سیاسی ئێرانی بەکاری دێنە بۆ ڕوخاندنی بۆ فشاری زیاتر بۆ تەنازولی زیاتر هەتا وەکو ئەو خاڵانەی کە باسم کرد ئەو بژێوی ژیانی هەوڵاتی کە لە ئێرانە گەشتە حاڵەتێکی مەترسیدان داڕمانی تمەن گۆشەگیری ئێران لە ڕووی ئابووری و لە ڕووی بازرگانیەوە ئەمانە لەلایەن بزوتنەوەیەکی جاریکراوە نەکرا بە کەرەستەی هێزێکی سیاسی بزوتنەوەیەکی سیاسی ناتوانێت باز دەوە بکرێت کە لە ئێراندا ئەتوانێت ڕاپەڕینێت بە ئاڕاستی گۆڕینی سیستمی سیاسی لە ئێرانە دروست بێت ئەگەر بینیمان بزوتنەوەیەکی سیاسی ئاڕاستەیەکی سیاسی لە ئێرانە دروست بوو ئەم فشارانەی سەر ئێران لە ڕووی ئابووری و لە ڕووی دارایی و لە ڕووی بژێوی ژیانی خەڵک و خراپی مامەڵەکردن لەگەڵ کۆمەڵی دۆسێدا لە ئێرانە کردە کەرەسەی سیاسی خۆی ئەو کاتە دەڵێن ئەگەرێکە بۆ ئەوەیەوە ئەمە بکە بەڵام ئەگەرێکی دوورە هەتا ئەو تەوژمە سیاسی و بزوتنەوە سیاسە بوونی نەبێت خاڵێکی تر لە زاویەکی ترەوە بەڵام حەزەکەمەوە بڵێم خاڵێکی تر ئەویش ئەوەیە دەربارەی گەروی هورموز ئێستا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بڵاوی کردوێتەوە بڵاو دەکاتەوە کە گەروی هورموز بە تەواوەتی لەژێر کۆنتڕۆڵی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکایە و ڕێڕەوێکی جیاوازیان دۆزیوەتەوە بۆیکەوە نەوتی لێ ئەخەنە بازارەکانی وزەی جیهانیەوە ئەگەر ئەمە ڕاست بێ ئەی بۆچی داوا لە ئێرانەکە بۆ نمونە بۆیکەوە گەروی هورموز بکاتەوە ئەم پێم وایە بەڵێ بەشێکی مە ڕاستە دروستە کە لەژێر پارێزگاری وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هەندێک کەشتی نەوت هەڵگر بە ڕێڕەوێکی جیاواز لەوەی کە ئێران کۆنتڕۆلی بەسەری وەیە داغڵی دەنە ناو گەروی هورموزەوە دەڕۆنەوە بەڵام ئەمە ئەو گەروی هورموزە نییە کە پێشەنگەکە هەبوو باشە کاکتۆر ئێستا هەواڵێکی شەیە بەڵێ هەواڵێکی شەیە دەڵێ ئێران و عومان پێشنیازی دروستکردنی ڕێڕەوێکی کاتی کەشتیوانی لە گەروی هورموز ڕادەگەن دەڵێ ئێران و عومان ڕێکەوتون پێشنازێکی هاوبەش بۆ دروستکردنی ڕێوێکی کاتی کەشتیوانی لە گەروی هورموز و جێبەجێکردنی پرۆژەیەکی هاوبەش بۆ پاکردنەوەی گەروەکە لە مین ڕاگەیان بەمەبەستی دەستپێکردنی هاتوچۆی پارێزراوی دەریاوی دەستەبەرکردنی مافە سەروەریەکان دەڵێ لە سەر ڕێرەوەی هاوبەش ڕێکەوتن ترامیش قسەیەکی کردبوو دەڵێ مینەکانمان پاک کردوێتەوە ڕەنگە هەر لەو هەوڵەوە سەرچاوی گرتبێ ئەزانی چۆن خۆی لە لێک تێگەیشتنەکەی هەردوو لایەندا لێک تێگەیشتنی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئێراندا وابزانم خاڵی چوارەمە یا پێنجەمە بازەوە دەکات ئێران و سەڵتەنەی عومان بە هاوبەشی ئیدارەی گەروی هورموز دەدەن وەرەڕێوەکە دەکەنەوە ئەمە یەکێکە لە جێبەجێکردنی و خاڵانە ئەمە ئاماژەیەکی باش ئەگەر بێت و لە ڕووی پراکتیزیەوە بەرجەستە ببێت واتە ببینیم لەسەر ئەرزی واقعدا ئەو ڕێڕەوە نوێی کە ئێستا باسی دەکەن لە نێوان عومان و سەڵتەنەی عومان و لە نێوان ئێرانیەکاندا کە ڕێکوتی لەسەر کراوە پێ و پابەند دەبن و ڕێڕەوە دەریایەکان دەکرێتەوە ئایا چۆن ڕێکەوتن من تەفاسیلی ڕێکەوتەکە نازانم بەڵام لە ڕابردوودا باس دەوە دەکرا بەهۆی ئەوەی کەوا مین لە ناو ئەو ڕێڕەوەدا هەیە بەهۆی ئەوەی کەوا ئەمانە ئیشەکەن لەوەی کەوا ئەم ڕێڕەوە پاکەنەوە پارەی خزمەت گوزاری لە کەشتەکان وەردەگرن ترامپش دەیە من ڕازی نابم هیچ پارەیەک لە کەشتەکان وەربگرێت کە بەو ڕێڕەوەدا تێپەڕ دەبێت بۆ یەکێک بوو لە گرفتەکان و یەکێک بوو لەو خاڵانی هەتاوەکو ئێستاش کە بەڕێز ئاماژەت پێگەدا بۆ سەرێکێک لەو گرفتانی کە تێدا پێکەوە واتە هەردووکیان هەم سەڵتەنەی عومان و هەم ئێرانیەکان پێکەوە تێدا کەوتونەتە ڕێکەوت گەشتونەتە ڕێکەوتن بۆیکەوە ڕێڕەوەکە بکرێتەوە ئەمە خاڵێکی ئیجابیە ئەگەر بێت و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بەو ڕێکەوتنە ڕازی بێ باشە کاکتۆر ئەوەی کە پێشتر پرسیارم کرد ئەگەر ئەم سزا ئابووریانە ینی وا بکە مەترسی لەسەر ئاسایش و ئەمنیەتی ناوخۆی ئێران دروستکە پێ دوای ئێران دەست پێشخەری شەڕ بکە لە قۆناغی داهاتوو چونکە پێشتر هەر بڵێن بەرگری سیاسەتی بەرگری پەیڕەو کردووە سەبرێکی زۆریان هەبووە بەزەم جارە خۆیان دەست پێشخەری شەڕ بکەن ئەگەر ئەم گەمارویانە کێشە بۆ ناوخۆی ئێران بۆ ئەمنیەت و ئاسایشی سیستەمەکە دروستکە ئەزانین چۆن ئێرانیەکان سیاسەتێکیان هەیە ئەوش ئەوەیە ئەگەر بێت و مەترسی لەسەر سیستمی سیاسیان دروست بێ بە هەموو شێوازێک هەوڵەدەن ئەو ناکۆکیانە بەرنەدەرەوە لە کاتێکدا
كمترسي دركي لسر دولتك من روي علاقاتيه ولا علاقات دولتيه ولا روي سيستم سياسي كان شو معنا دخمن اگر هر سيستمك سياسي لدروا فشار يعني مترسي لسر بدبته هوي يخستني هێزە ناکۆکەکانی ناوخۆ لە هۆکارەکانی یەکخستنی هێزە ناکۆکەکانی ناوخۆ بریتێ لە بوونی فشاری دەرەوە بریتێ لە هێرشی دەرەکی باشە ئێرانەکانش باش لەمە تێگەیشتوون ئەگەر بێت و لە ناوخۆدا فشارێک بەڵێ کاکتۆر گەورەی وا دروست بێت هۆی سەر سیستەمە سیاسەکان من پێم وایە ئەوان دەسەبەن بۆ جوڵاندنی کۆمەڵێک خاڵ لە ناوچوو خۆرڵاتی ناوەڕاستدا لەوانە جوڵاندنی حوسیەکان لەوانە حیزب الله لە لوبنان لەوانە بەرەی مقاومە لە عێراقدا لەوانە هێرشکردە سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکەدا بۆی کەەوە ئاڵۆزیەکان بگوازێتەوە دەرەوەی ئێران لە ناوخۆ ئێراندا نەمێنێتەوە باشە وەکو وڵاتان پێ دوایە لەو سزا تازانەدا کە سەپێنرا دوێنێ باز لەوە کرا کە دەبێ وڵاتان پەیوەندی بازرگانی و ئابووری لەگەڵ ئێران بپچڕێنن ئەگەر نا سزا دەدرێن و بێبەش دەکرێن لە دۆلار پێ دوایان وڵاتان پابەن چووکە پێشتر بەشێک لە کۆمپانیا سینەکان پابەندی ئەو سزایانە نەبوون یاخۆ بڵێن چین یا وڵاتانی تر هەمووی پابەند بن من پێم وایە ئەمە بۆ قۆناغی ئێستا لەوەچێک هەندێک دەوڵەت پێوە پابەند بێ بەڵام کاریگەری زیاتری لەسەر و دەوڵەتانێک بۆ چوادەوری ئێرانەوە بەچوە بۆیکەوە بۆ نمونەی سا عێراق لەوچە زەرمەندی گەورە لەم سزایانە ئەگەر بێت و ئیسtisنا نەکرێ بۆیکەوە عێراق بەدەربێ لەوەیکەوە لەم چوارچێوەدانە بێ پێم وایە عێراق زەرمەندی گەورە دەبێت لەم قەزیانەدا عێراق غاز ئێران نەکرێت لەکوێ دابینی بکە ئەگەر کارەبا لە ئێرانەوە نێنێ لەکوێ دابینی بکە بۆیە عەلی زەیدی لە بەردەم مەترسیایە ئەگەر بێت و جێبەجێ ئەم فشارانەی کە فشارابوورانە کە دوێنە ڕاگەیاندرا بیکا لەگەڵ ئێرانیەکانە بۆیە فشارێکی زۆرێ بۆ ئەو کۆمپانیانەی تریش سینیەکان و رووسیەکان و چوزانم ئەوانی تر ئەگەر بێت و پابەت بن کابێتە ئەمان سەردارەتی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا سەپێنن بەسەر هەموو جیهاندا بۆیم پێم وایە دوجار ئەم کۆمپانیانە ڕێگای ترە دۆستن بۆ مامەڵەکردن لەگەڵ ئێراندا ئەگەر بێت و ئەو ڕێگانەی کە وڵاتی یەکگرتوەکان ئەمریکا لە ئێرانەکانی دابخن بەڵام بۆ خۆی کاریگەری نەرێنی لەسەر ئابووری لەسەر دارایی ئێران ڕاستەوخۆ دروست دەکەن باشە کاکتۆر بەدووە پرسیان بەسەر مەلەفی ئێران و ئەمریکا بکەین دوای دێنە سەر دۆخی هەندێک ڕووداوی تریش لە ناوچەکە پێ دوایە تەمانگی 11 هیچ ڕێکەوتنێک ناکرێت تا هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران ئەنجومەنی پیرانی ئەمریکا لە مانگی 11 بەرەوە چێکلا بکرێت تا یەکلا دەکرێتەوە ڕێکەوتن ناکرێت هەر ئاوا قۆناغە بەردەوام دەبێت ئەوەی کە من خوێندی بێتمەوە پێم وانە بگەنە ڕێکەوتنێکی کۆتایی لەگەڵ ئێرانەکان چۆکە ئێرانەکان دانیێ ڕێکەوتنێکی کۆتایی بکەن لەگەڵ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ناکرێت ڕێکەوتنێکی کاتی بکەن و دیسانەوە ئەمریکا بێت فشار بخاتەوە سەر ئێران و لێ بدات و دیسانەوە بڕواتەوە ڕێکەوتنێکی کاتی تر و دیسانەوە بەم شێوازە وابکە لە ئێران تووشی استنزافێکی بەردەوامی بکە پێم وایە ئێرانەکانن زۆر باشەوە تێگەیشتون کە نایانەوێ ڕێکەوتنی کاتی و قۆناغبەندی لەگەڵ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بکەن دانیێ ڕێکەوتنێکی کۆتایی بکەن ڕێکەوتنی کۆتاییش لە ساڵحی ترامپ نییە ترامپ ناوێ ڕێکەوتنێکی کۆتایی بەردەوام لەگەڵ ئێرانەکان بکە بەو شێوازەی کە خۆی دەوێت بەڵێ بەڵام ئێرانەکان بۆ شێوازی ئەو نایانەوێ بۆیم پێم وایە بەدووری نازانم یعنی لە سیاسەتدا شتێک نییە کە بڕە وڵا 100 یا 0 بەڵام ئەوەی کە لە واقعەکەدا هەیە پێمان دەڵێت ئەوەی کە لە ڕابردوودا گوزەری کردووە لە نێوان ئەم هێزانەدا پێمان دەڵێت کە فعلان ئەم هێزە سیاسی ئەم دوو دەوڵەتە سیاسی ئەم دوو دەوڵەتە لەسەر ئاسی سیاسەتی نێودەوڵەتی لەسەر ئاسی سیاسەتی ناوخۆی لەسەر ئاسی سیاسەتی هەرێمایەتی پێم وایە تاکو مانگی 11 کۆتا ڕێکەوتنی نێوانیان بکەن بۆ ئەو هەموو مەلەف هەڵوەسرانەوەی کە لە نێوانیاندا هەیە باشە بینە سەر باسی دۆخی عێراقت کرد کە ڕەنگە ئەم وڵانە ئێران و ئەمریکا کاریگەری هەبێ لەسەر عێراق لە سینۆ وابڕیارە ئەم هێزەکانی ئەمریکا لە عێراق و پەیمانان لە عێراق و لە هەرێمیش بکشێنەوە پێ دوای قۆناغێکی نوێ بۆ عێراق دەست پێ بکە یاخود پێشتریش بڵێن عێراق جیا کراوەتەوە لەو سزایانە ڕێگەی پێدراوە بۆ نەغاز لە ئێران بکڕێ مامەڵی بازرگانی بکە پێ دوای وا دەکەی هەر درێژ بکرێتەوە بۆ پێوەست مامەڵەکردن لەگەڵ ئێران خۆی کاتێککە عەلی زەیدی دەسەڵاتی گرە دەست لە عێراقدا عێراق لە قۆناغێکی زۆر سەختدایە ململانەکانی ناوچەکە ڕنگدانەوەی ڕاستە و خۆی لەسەر عێراق هەیە لەسەر پرۆسی سیاسی عێراقی هەیە
وكشانەوەی هێزەکانی ئەمریکا لە 30 مانگە 30 ئەیلول تقریبا مایەک و 5 ڕۆژێکی ماوە. ئەمە جێکێکە لە ئەو تەحەدیانەی کە ڕوبەڕووی حکوومەتی عێراقی دەبێتەوە، چەک ڕادەستکردنی هێزەکانی بەرەی مقاومە نوجەبا و چی و ئەمانە، ئەمە جێکێکە لە گرفتەکانی تر. ڕێخستنەوەی حەشتی شەعبی بە شێوازێک کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەیەوێت، ئەمە جێکێکە لە تەحەدیەکانی تر. و ئەم فشارە ئابووریانی کە دوێنێ ڕاگەیەنراگەبێت و عێراقی لێ بەدەر نەکرێت و ئیسtisna نەکرێت، ئەمە جێکێک لە تەحەدیە گەورەکانی تر. بۆیە بوژانەوەی سوننەکان و هاتنە پێشووی سوننەکان و هاوکێشێنی سوننەکان لە خۆڕاتی ناوەڕاست و دەرهێنانی سووریا وەکو هێزێکی سوننی لە بەرەی بڵێن تیرۆرەوە بۆ بەرەی دژە تیرۆر لە ناو وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و پێشوازیکردنی لەلایەن هەموو ئەو دەوڵەتانەوە، ئەمڕۆ بەڕاستی ئەمانش هەمووی موئەشرن بۆی کەوا عێراق لە بەردەم زۆر تەحەدیدایە. و ئەگەر بێت و عێراقیەکان یا بڵێن عەلی زەیدی یا عەقڵمەندانی عێراقی بە شێوازێکی دروست مامەڵە لەگەڵ ئەم هەموو تەحەدیاتانە نەکەن، عێراق دەبێتە دۆزەخێک لە دوای 39. بەڵام ئەگەر بێت و ئەمانە تووشی ڕوبەڕووی چەکداری شەڕی ناوخۆ بێتەوە. بۆ نمونە ئەگەر بێت و وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا کشایەوە، بێگومان بەلەوەی فراغێکی ئەمنی دروستە بێت. حەشتی شەعبی بە وجودی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا حساب بۆ کۆمەڵێک شت ناکە، یان دەسەڵاتێکی فراوانی هەیە بەرەی مقاومە بە وجودی ئەمریکا لە عێراقدا چەک دانانێت و چەک ڕادەستی حکوومەت ناکات و تێکەڵ بە هێزی حەشتی شەعبی و هێزی دەوڵەت نابێتەوە. ئەی لە نەبوونی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکادا بێگومان تەحەدیەکان زۆرن. بۆیە عەلی زەیدی لە سەرەتاوە باسی لەوە دەکرد دوای 39 هیچ هێزێکی چەکدار نابێت لە دەرەوەی سیستمی بەرگری عێراقی بێت، واگەڕنێ من بەهێز نیان دیدەم. بەڵام وردە شتەکانی گۆڕی لێدوانەکان و قوتارەکانی گۆڕی بەوەی کە ئێمە لە گفتوگۆدا دەبین دوای 39 بۆ ئەوەی کەوا چۆن ئەم هێزانە چەکەکانیان ڕادەستی حکوومەتی عێراقیکەن. کەوابەتە عەلی زەیدی لەگەڵ بارودۆخەکە وردە دەزانێت کە بۆ ناچێتە سەر، دەیوێت هەم لە ئێستاوە ڕێخۆش بک بۆی کەوا بڵێت من لە دوای 39 ئەوە ڕناگەێنم کە هەموو هێزی دەرەوەی مثلەن ئەو هێزی بەرگری ئیسلامی مقاومەی ئیسلامی عێراقی بێتەوە ناو سیستمی بەرگری عێراقی. بۆیە لەم کاتانەدا تووشی ڕوبەڕووبوونەوە دەبنەوە. بۆیە هێزێکی وەکو ئەم هێزانە کە ئێستا حساب و عەلی زەیدی ناکەن بە وجودی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و هێزیان لە عێراقدا ئەگەر دوای 39 چۆن حسابی بۆ دەکەن؟ یعنی زۆر شتەکان سێرن کاک حەکیم، یعنی ئێرانیەکان لە بەردەم گەورەترین و ئەوپەڕی فشاری وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکادان و لە ناخۆی خۆیانە تووشی قەیرانی ئابووری و دارایی و بژێوی ژیان بوونەتەوە. لە دوای جەنگەوەن و کاولکاری جەنگ هێشتا بەسەریانەوە ماوە قالیباف دێت عێراق و لەگەڵ بەرەی مقاومە کۆ بێتەوە پیانەڵە چەکەکاندا دامنێت. یعنی ئەمە کەی عێراقێکە کە بتوانێت ڕوبەڕووی کۆمەڵێکی هێز بێتەوە سیاسەتێکی یەکگرتو و چەک لە تەنها لە دەستی دەوڵەتدا بمێنێ. یعنی فایق زێدان هیچ سیفەتێکی سیاسی نییە، بەڵێ سەرۆکێشەکە لە دادگای باڵای عێراقی و نازانم دەسەڵاتی دادوەری و چی ئەمانەیە، بەڵام ئەم پیاوە نە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە، نە وەزیری خارجیە، نە سەرۆکی دەوڵەتە، ئەچێ بۆ سووریا ئەحمەد شەرع دەبینێ و لێدوانەدا بەڵێ تۆ بڕۆ بۆ ئەوێ دەسەڵاتی دادوەری لە وڵاتە ببینە لە ڕووی تەکنیکی و تەلاین تەکنۆقراتیەوە مەسەڵەن قسە بکە لەسەر شتەکان، بەڵام تۆ عیلاقی سیاسەتی چییە؟ علاقەی سیاسەت چی بۆ ئێران؟ ئەمانە دەرخەری ئەوەن کە لە عێراقدا بەدەر لەوەی کەوا جیوبی ئابووری هەیە، گیرفانی زۆری دزی و جەردەی و نازانم چی و ڕات و ڕووتی هەیە لە عێراقیشدا و جیوبی سیاسیش هەیە و خراپ بەکارنانی دەسەڵاتیش هەیە لە عێراقدا. لەبەرەوە ئەمانە لە بارودۆخێکدا بەم ئاراسیە دەڕوات و کەلێکەوتەکانی دەبێت و ئێرانیش دەیەوێت نفوزی خۆی زیادکار ناوچە خۆڕەڵاتی ناوەڕاست دەستبەرداری هاوپەیمانەکانی نابێت لە ناوچە خۆڕەڵاتی ناوەڕاست. زۆر ئەستەمە عێراق ئیستیقرار بەخۆی ببینێ دوای 39 یا پێش 39 یا لە مانگەکانی دواتری مانگیدا. بۆیە من پێم وایە عێراق لە بەردەم کۆمەڵێ ئەگەر و سیناری و مەترسیداردایە لە مانگەکانی ئایندەدا ئەگەر بێت و حیزبە سیاسی عێراقیەکان لایەنە شیعەکان لەگەڵ بارودۆخە نوێیەکەی ناوچی خۆڕەڵاتی ناوەڕاستدا مێنەوە، یعنی بەهێزی سوننەکان لە خۆڕەڵاتی ناوەڕاستدا
بەیەزی سووریا مەترسیەکی ڕاستەوخۆیە بۆ دەسەڵاتی شیعە لە عێراقدا بەڵام ئایا عێراقیەکان ئەمە تێدەگەن تێگەیشتون من پێم وایە معلوماتەکانیان تێگەیشتووە و ئاگاداری هاوکێشەکانیشن کە چی دەگوزارێ لە ئێستا لە ناوچە خۆڕەڵاتی ناوەڕاستدا بۆ بەهێزکردنەوەی سوننەکان لە کۆی پرۆسەی سیاسی و نفوزی سیاسی لە ناوچە خۆڕەڵاتی ناوەڕاستدا بەڵام ئایا کاری پێ دەکەن ئەمە پرسیارێکە دەبێت چاوەڕێ بکەن لە ئاینەدا وەڵامەکە وەرگرینەوە. باشە ئەی پێوەست بە کورد لە دۆخی عێراقدا بڵێن لە قۆناغی دوای ئەم جەنگە و دوای کشانەوەی ئەمریکا کە ئێستا لێرە حکوومەت نییە پەرلەمان نییە پەرتەوازەیی هەیە بۆ هەرێمی کوردستان لە بەردەمچیدا دوای سین و لە دوایم قۆناغی کە جەنگ لە ناوچەکە هاتووتە هێراوە. حەکیم جێ خۆیت یا لێرە قسێ بکەمەوەش ئەوەیە مامۆستا عەلی باپیر پێش 2 ساڵ کە هەڵبژاردنە سەختە کارێکە لە عێراق لە هەرێمی کوردستان ئەکرا زۆر بە ڕوونی ڕایگەیان کە پێم وان نییە مامۆستا عەلی باپیر ئامەیوت کە پێم وان نییە ئەم پەرلەمانە سەر پێ بکەوێ ئێستا نەک پەرلەمانەکە سەر پێ نەکەوتووە یعنی خەریکە بارودۆخەکە بە ئاراستەیەکی زۆر خراپتر هەڕوە بۆیە من پێم وایە ئەوانەی کە دنیابینی و سیاست مەدارێکی عاقڵ بوون لەناو هەرێمی کوردستان ئەزانن بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان بە ئاراستەیەکی زۆر خراپ دەدەڕوات و پێم وانە هیچ سیاسەیەکی هەرێمی کوردستان هەبێت لە ئەگەرە مەترسیدارەکانی ئایندە هەرێمی کوردستان تێنەگەیشت بێت تێگەیشتون هەمویان بەڵام ئیشی پێ ناکەن ئیش پێنەکردنەکەشی سەرچاوە گرتووە لە نابەرپرسیارەتی بەرامبەر پرسەنەتەوەیەکان و پرسەکانی کورد لە ناوچە خۆڕەڵاتی ناوەڕاست و بیزاد لە عێراقی ئێستادا ئێمە لە هەرێمی کوردستاندا پەرلەمانەکەمان پەککەوتووە نییە غایبە بەڵام لە ژیانی ڕۆژانی هاوڵاتیاندا حەز بە هیچ فەراغێک ناکرێت ئەگەر دەسەڵاتێکی سیاسی دەسەڵاتی سیاسی بێ لە سیستمێکی سیاسی وجودی هەبێ لە ناو کۆمەڵگایەکی کە ئەو کۆمەڵگا حەز بە بەرجەستەبوونی ئەم سیستمە سیاسی بکە دەبێت دامەزراوە سیاسیەکانشی هەستی پێ بکرێ لە نەبوونەنە فەراغێ لە ژیانی هاوڵاتیانە دروست بکە لە هەرێمی کوردستانە ئێمە دەسەڵاتی تەشریعیمان هەیە دەسەڵاتی تەنفیزیمان هەیە دەسەڵاتی قەزاییمان هەیە دەسەڵاتی تەشریعی وجودی نییە بەڵام هاوڵاتیان هەست بە هیچ فەراغێ ناکەن یعنی ئەگەر پەرلەمان ئەم 2 ساڵە نەبووە ساڵێکی بەر لەوەش هەڵوەشاوە حساب بوو لە ژیانی هاوڵاتیانە هیچ حەز بە هیچ فەراغێک ناکرێت بۆ ئەمە بۆیە لە کاتێکدا ئەم بارودۆخە ناخوازراوانە ناو هەرێمی کوردستان و ئەم قەیرانە گەورانە دەڕوات وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاش دەکشێتەوە کە کورد بەبەرەی لەبەرەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا حساب کراوە و یەکێک لە هەنگاوە پێشوەختەکانشی بریتی بوو لە کشانەوەی پاتریۆتەکانی لە هەرێمی کوردستاندا وەسپێن ئەگەر بکشێتەوە سێڕامەکانی خۆشی دەکشێنێتەوە ئەو کاتە هەرێمی کوردستان ئاسمانێکی کراوە دەبێت لە بەردەم ئەو درۆن و ئەو ساڕۆخانەی کە دێ بۆ مەتاری هەولێر بۆ مەتاری سلێمانی بۆ سەر هەولێر بۆن سەر ناوچەکانی تر هەرێمی کوردستان بەرەوە ئێمە لە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاستدا لاواسترین خاڵین بەداخەوە دەڵێن بریا بەهێزترین خاڵی ناوچە خۆڕەڵاتی ناوەڕاست بین بەڵام لاواسترین خاڵی ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاستین و بیزداد دوای ئەوەی کەوا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەکشێتەوە ئەو کاتە ئێمە کورد دەبێت هەنگاوێکی جدی بنێ بزانێ ئایا لە چ بەرێکدا دەبێت ئایا ئەو بەرەیەکە ئێستا خەریکە گەڵاڵە دەبێت و دروست دەبێت کە بە بەرەی سونی حساب کراوە سووریا خەریکە وەکو تەنزیری بۆ ئەکات و سونەکانی عێراق حەلبوسی و ئەمانەی کەمان کێش کردووە و کۆبوونەوە داخراوەکانی ئوردون و دەستخستنە ناوی سعودیە بۆ سەر کۆمەڵە کاروبار و هاندانی ئیمارات بۆ سەر کۆمەڵە سونەکانی ناو عێراق بۆ ئاراستەیەکەوە سونەکان دەبێت پێگەی خوانیان بۆ بگەڕێتەوە لە ئایندەی عێراقدا ئەمانە ئایا کورد دەچێتەوە بوارە ئایا سەردانەکەی سەرۆکی هەرێم بۆ سووریا لە میانەوەدا بوو چونکە سەرۆکی هەرێم لە کاتێکدا سەردانی ئێرانی سەردانی سووریای کرد لە کاتێکدا بوو کە فشارەکانی سەر وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بۆ سەر ئێران لە ئەو پەڕیدا بوو لە کاتێکدا کە لە ڕابردوودا سووریا چۆن نفوزی ئێرانیەکان بوو کۆمەڵێ معادلاتی نوێ هەنن پێم وایە دەبێت چاوەڕێ بکەین زەمان پێمان بڵێت کە ئایا کورد ئەتوانێت مامەڵەیەکی دروستکە یان پلانی هەیە مامەڵەیەکی دروستکە یان ئەوەی کە هەر بۆ خۆمان وەکو ئەکتەرێکی نادەوڵەتی لەم نێوەندەدا دەبینە قوربانی دیسانە وەکو چۆن لە ڕابردوودا هەر قوربانی کۆمەڵە پرۆسی سیاسی بوون بۆیم پێم وایە لەم سەردەمەشدا ئەگەر بێت و کورد هەنگاوێکی جدی نەنێ بەرەو ڕێخستنی ناوخۆی خۆی
مەترسیەکانی ئەم سەردەمەی زۆر لە سەردەمەکانی تری قورستر دەبێت. باش کاکتۆر باسی سووریات کرد ئێستا هەواڵێکیش هەیە کە ئاژانسی هەواڵی سووریا بڵاوی کردوەوە دەڵێ مەزلوم عەبدی کۆتایی هاتنی ئەرکی هێزەکانی سووریایی دێموکراتی ڕاگەیاند و تێکەڵبوونی بە دامەزراوەکانی دەوڵەت ڕادەگەێنێ دەرا و هەواڵە کەمێک پێش ئێستا بڵاو بۆتەوە ئەنی هەڵوەشانەوەی هێزەکانی سووریایی دێموکراتی ڕاگەیاندەوە تێکەڵبوونیان لەگەڵ دامەزراوەکانی دەوڵەتەوە باز لەوە دەکرێت کە خۆشی پۆستێک لە سەرۆکایەتی کۆماری سووریا وەردەگرێت باز دەکەن کە پۆستی ڕاوێژکاری لە سەرۆکایەتی کۆماری سووریا پێویست بە پرسی کورت لەوێ چاوەڕێکی دەکەی و ئەمەش لێکەوتەی بڵین قۆناغی دوای گۆڕانی سووریە خۆی ئەو بریارێکە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەری کردبوویکەوە سووریا لە بەرەی تیرۆرەوە بکا بە بەرەی دژە تیرۆر زۆر معادلە دەگۆڕن ناوچە خۆرڵاتی ناوەڕاستدا و بۆ سووریەکانی ڕوون پێم وایە مەزلوم عەبدی هیچ بژاردەیەکی تری لە بەردەمانیە یا ئەوەتانە دەبوایە مغامرەیەکی گەورەی بکردبایە بە ئەو بارودۆخەکە لە ڕۆژاوا هەیە یا ئەوەتانێ ئەبێت ئەوەی کە ئێستا بەڕێز داماشت بکرد کە هەڵۆشانەوەی قەسەدە هێزەکانی سووریا دموکرات حەسەدە بۆیە من پێم وایە ئەم بارودۆخی کە ئێساتۆتە ئاراوە زیاد لەمە هەڵناگرێ بۆ کورد چونکە کورد تورکیا لەوێەوە لەگەڵی ئەو پرۆسیەدانە سووریەکان خۆیان لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا پشتگیری دەکرێت و وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا پێویستیان بە حەسەدە نەماوە چونکە لە جاتەوەی کەوا پێویستیان بە حەسەدە بێ وەکو هێزێکی کەم لە سووریادا ئەو هەموو سووریایی دەبێت کە حەسەدەیشی تێدا بێ و نەشان شاردۆ ئەوان پشتگیری لە سووریایەکی یەکگرتووی مرکزیەکەن و ئەمە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بۆیە هەموو هەنگاوەکان بە ئاراستی پشتگیری ئەحمەد شەرعن ئەحمەد شەرع هەرچەندە ئێستا وەکو دەوڵەتمەدار و وەکو موسەساتی دەردەکرد بەڵام هەمان ئەو هێزە سونیا دابەش بووانە بوون کە لە چوارچێوەی ئەو خوان ڕێخست بوویەوە کە کاتێک کاتن بەشار ئەسەدیان ڕووخان بۆیە ئەمە پێمان دەڵێت کە سووریا کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا کە دەوڵەتە عەرەبیەکان هەمویان بالئیجماع پشتگیری دەکەن کە تورکیا پشتگیری دەکا هیچ بەڵێ کاوتۆر دیارە ئینتەرنێتەکەی کاک دکتۆر تاوەکو ئینتەرنێتەکەی کاکتۆر نەما کاکتۆر لەگەڵ من ماویت بەڵێ لەگەڵتان ماوە ببوورە باسی ئەوت کرد کە ئەرێستا قسەکانت بڕا باسمان لە کێشەی بڵین کورد لە سووریا داهاتووی کورد لە سووریا و تێکەڵکردنی هێزەکانی سووریای دێموکرات ئێستا کە بڵین میدیاکانی ڕۆژاوای کوردستانیش بڵاویان کردوەوە کە ڕێکەوتن کراوە وەکو بڵین کۆتایاتنی هێزەکانی سووریای دێموکرات وەرگرتنی پۆستێکی باڵە لە سەرۆکاتی سووریا لەلایەن مەزلوم عەبدیەوە پێ دوایە ئەمە ئێستا استراتیجی ئەمریکایە بەهێزکردنی سووریایەکی بێز و هیچیشێکی بە لایەنی کوردی نەماوە کە قۆناغی ڕابردوو لە ڕێی کوردەوە دەویست بە سووریا خۆی بەهێز بکات بەتایبەتی لە دوای ساڵ 2015 ئێستا سووریا مەیدانی تەواوەتی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەیەوێت سووریا ئامادەکە بۆ قۆناغی ئایندە قۆناغی ئایندەی سووریا بریتێ لە شەڕی حەشت و شەڕی حیزب الله ئەوە لەم نێوەندەدا ئەو ڕێگە نادا هیچ هێزێکی تر هێزی سووریا هێزی ئەحمەد شەرع زەعیف بکا و لاواز بکە بۆی ئەو هێزە سونی کە لەوێ هەیە کە ئەحمەد شەرع سەرۆکایەتی دەکا تا دوێنێ گروپی چەکداری بوون ئەستا لە چوارچێوەی سیستمی سیاسی و جلوبەرگی عەسکەری و نظامی و قات و ڕیبات و جوان خوان گۆڕی و هاتوونە دەسەڵاتدار ئەو جەماعەتن کە ساڵ لەبەر لە ئێستا بەرەی نووسڕە و نەزانم چی چیابوون ئێستا شێوازێکی تریان گرتە دەبەر و هاتوون وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا پشتگیریانەکە دەوڵەتانی عەرەبیێنان سەر دەسەڵاتەکە پارە و شتێکی باشان لە بەردەسادا ناون بۆی کە خۆیان بەهێزکەن و تەجنیدێکی زۆری خەڵکی دەکەن و لە ڕووی فکریشەوە ینی جۆرەك لە هەوڵ هەیە بۆ ئەوەی کەوا شیعەگەرایی چۆنە و سوننە چییە و سوننە و شیعە و تۆقکردنەوەی ئەم جیاوازیە مەزهەبیانە لە سووریادا لەوە ئەچێ ئەمە ئاماژە بێ بۆ ئامادەکردنی سووریا کە شەڕی حیزب الله لە لوبنان و شەڕی حەشد لە عێراقدا بکە چونکە لە بیرمان نەچێ وەزیری خارجی سووریا بەرلەمانگە گوتی هەتاوەکو دوو هێز ناوچە خۆڕڵاتی ناوڕازان بنێنن ناوچە خۆڕڵاتی ناوڕاز ئارانی بە خۆی نابینی یەکەمان حیزب الله دووەمان حەشتی شعبی بۆیە حەسەدە زۆر باش لەمە تێگەیشتووە کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بە هەموو شێوازێک پشتگیری ئەحمەد شەرعەکە
و هیچ بەلایەوە گرنگ نییە قەزەی کوردی و پرسیینەتەوەی کورد و کورد لە سووریا و ئایندەی و مافەکانی ئەوانە بەلایەوە گرنگ نییە و بینیمان بەڕاستی هەتاوەکو خوانوتیان ئێمە چیمان کردو ینی کوردەکان ئێمە پارەمان بەداوە شەڕیان بۆ کوردین ینی زۆر بە بێشەرمانە و بەبێ ئەوەی کەوا بەس لە ئەوە بکرێت کە ئەمە خاوەن قەزەیەکن کورد لە ناوچەی خۆڕاتی ناوەڕاست لە سووریا خاوەن قەزەیەکە ئەم قەزەیە چۆنە بە مامەڵەی لەگەڵا بکرێ بەم شێوازە و هیچ کاتێکیش لە دوایە هاتنی ئەحمەد شەرعەوە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بە یەک بستیش پشتگیری کوردی نەکردو لێ. باشە وەکو دوا پرسیارم کاویتۆر سێ خولەکمان ماوە لە ماوەی ڕابردووە لە سووریا پێکدادان هەبوو لە بینی بڵێن گرژیەکانی نێوان ئیسرائیل و تورکیا و ئیسرائیل بنکێکی سەربازی لە باکووری سووریا بۆردمان کرد بنکەیە بوو زوهور کە باز لەوە دەکرێت کە تورکیا بێوێت لە قۆناغی داهاتوو بەکاری بێنێ ململانەیان چیە لەسەر سووریا لە کاتێکە ئێستا بڵێن ئیسرائیل لە ڕووی ئاسمانی و باڵەدەستیەیە بەسەر سووریا ڕێگە نادێت سوپای سووریا بڵێن خۆی بنیاد بنێتەوە لە ڕووی ئاسمانیەوە کێشەی تورکیا و ئیسرائیل لە سووریا چییە بە پوختی بێ سوپاس دەکەم. وەی کێشەی سەرەکی ئیسرائیل و تورکیا لە سووریا نێ بەتەنها لە کۆی خۆڕاتی ناوەڕاستدایە و کێشەی سووریایەکی کە لە کێشە ئاڵۆزەکانی نێوان ئیسرائیل و تورکیا قەت بەنیا نازانم لە سیاسەتەوە کوردم شتێکی محتەوایی نییە بڵێ وەڵام لە 100% بەڵام باوەڕ ناکەم لە ئایندەیەکی نزیکدا بۆ مودەی 10 ساڵی تریش ئیسرائیل و تورکیا تووشی ڕوبەڕووبوونەوەی چەکداری ببن واتان تورکیا هێرشکاتە سەر ئیسرائیل لە ئیسرائیل هێرشکاتە سەر تورکیا بەڵام لە مەیدانی سێمدا لە خاکی سێمدا شەڕی نفوزی خۆیان دەکەن و هیچێک لە خاکەکانیش کە زۆر بەلای هەردووکیانەوە استراتیژی بێتێ لە سووریا بۆیە تورکیا ئەیەوێت نفوزی خۆی درێژ کاتەوە بۆ تاکو دەگاتە سنوورەکانی ئیسرائیل و ئیسرائیلش دەیەوێت سنوورەکانی خۆی درێژ کاتە داگاتوگات سنووری تورکیا نە تورکیا ڕێگەدا بە ئیسرائیل لە ئیسرائیلش ڕێگادا بە تورکیا بۆیە لەم نێوەندەدا لە مەیدانەکان بریتێت لە سووریا و ناو بەناو دژی یەکتر هەنگاو دەنێن هەنگاوەکانی تورکیا دژی ئیسرائیل لە ڕێگەی ئەحمەد شەرعەوەی بەڵام هەنگاوەکانی ئیسرائیل دژی تورکیا ڕاستەوە خۆ بۆ سەر ئەو بنکانەیە کە تورکیا دەیەوێت دووبارە بنیادیان بنێتەوە بە تورکەکان بۆ سووریەکان ئەو نایەوێت ئیسرائیل نایەوێت هیچ ئەکتیڤیتیەکی چالاکیەکی عسکەری سەربازی ئاسمانی بنکەیی وەستگەیی تورکیا لە سووریا وجودی هەبێ کە بێتە هۆی مەترسی بۆ سەر ئایندەی ئیسرائیل لە هەر کاتێکدا بێ بۆیە ئەمە شتێکی متەوەقعە لە ئایندەشدا ئەمانە دووبارە بێتەوە. سوپاس دەکەین بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد سەرۆکی ناوەندی دەستپێشخەری سیاسی کوردستان کە لە لەندەن مامووی ماندوومان کە دی سوپاسیان مەدەبوون دەکەین. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکاران خواتان لەگەڵ.